ئێمە وەکو کادرانی مەڵبەندی 24 ڕاپەڕین لە بەردەم مەڵبەند وەکو مەراسیمێک بۆ ڕۆحی پاشی سەرکردە و ڕابەری مەزنی گەلەکەمان جەنابی مام جەلال چەند ساتێک بە پێوەستاین هەموو هەڤاڵانی خۆمان ئامادە بووین لەبەر دەرگای مەڵبەند بەڵام لەبەر ڕێنمایی تەندروستی و خۆپارێزی لە و هەلومەرجەی ئێستادا لەبەر بەتایبەت بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا جەماوەرمان بانگ گەشت نەکرد بوو بۆ ئەوەی کە ئێمە لێرە ئامادە بین بۆیە هەرتەنها کادرەکانی خۆمان ئەوانەی لە مەڵبەند و لە بەڕیاکانی خۆمان بوون بەپێی ئەو مەراسیمانەمە مەراسیمەی خۆمان ڕێزگرتنێکمان ئەنجامدا هەمیشە مامی گەورە لە هزر و بیری ئێمەدا زیندووە و ڕێبازەکەی هەمیشە ئێمە شاگردی ئەو ڕێبازین و هەمیشە چرایەکی ڕۆشنە بۆ ئێمە کادرانی یەکێتی لە چوارچەوەی کار و بەرنامە و استراتیژی ئیشکردنماندا بۆیە هەموو ساڵێک هەموو کاتێک هەموو ڕۆژێک هەموو چرکەیەک ڕێبازەکەی وەکو مەشخەڵێکی ڕۆشن سەرمەشقی خەبات و تێکۆشانی ئێمە لە خەباتی جەماوەری و سیاسیدا.